الله وإطاعته
يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله بعثه الله بالحق إلى كافة الخلق بشيرًا ونذيرًا وداعيًا إلى الله بإذنه وسراجًا منيرًا. سەرەتا بە بۆنەی هاتنەوەی جێژنی ڕەمەزانی پیرۆزباییەکی گەرم لەسەر تاسەری موسڵمانانی جیهان دەکەین و لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش پیرۆز دەکەین و لە خانەوادەی شەهیدان پیرۆز دەکەین و لە برا پێشمەرگەکانمان پیرۆز دەکەین و لە برا پەککەوتەکانمان پیرۆز دەکەین. تەمەنا دەکەین لە خوای پەروەردیگار، خوای ڕەب العالەمین ئەم جێژنەمان بۆ بکاتە بە جێژنی تەبایی و برایەتی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن. تەمەنا دەکەین لە خوای پەروەردیگار، خوای ڕەب العالەمین عیبادەتی هەموو لایەکمانی لەم مانگە پیرۆزەیە قبول کرد بێت و ڕۆژوی هەموو مرۆڤێکی موسڵمانی وەرگرت بێت. ئیماندارانی بەڕێز، مانگی ڕەمەزان دەروازەیەک بوو بۆ بەخۆ داچوونەوە. مانگی ڕەمەزان دەورەیەک بوو بۆ خۆپاککردنەوە. بەڵێ دوای 30 ڕۆژ بە ڕۆژووبوون و جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی ڕەب العالەمین لە کردنی تەراویح و شەونوێژ و قورئان خوێندن، ئەو خولە گەورەی کە خوای پەروەردیگار ساڵانە لەسەر تاسەری جیهان دەیکاتەوە، ئەمڕۆ کۆتایی بە خولەکە هات. ئەمڕۆ جائیزەی دابەشکردنی کۆتایی هاتنی ئەم خولەتە دابەش دەکرێ. ئەم جائیزەیە کە دابەش دەکرێ لە لای مەلایکەتانی خوا، لە لای فریشتەکان ناسراوە بە یەوم الجائیزە. ئەمڕۆ ڕۆژی خەڵاتکردنی ئەو کەسانەیە کە لە پێناوی خوای پەروەردیگار ڕۆژوەکانیان بەڕێک و پێچی گرتوونە. پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. پێغەمبەری نازدارمان لەو فەرموودە بەڕێزە، لەو فەرموودە خۆشەویستە مژدەمان دەداتێ. پێمان دەفەرمێ هەر کەسێک لە ئومەتی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام مانگی ڕەمەزان بە ئیمانێکی پتە و بەڕۆژوو بێ و بە نیەتێکی پاک و بێگەرد لە پێناوی خوای پەروەردیگار بەڕۆژوو بێ، هیچ نیەتێکی تری لە دڵدا نەبێ و بە نیەتی ئەوە بێ کە ئەجر و پاداشتی تەنها لەلایەن خوای پەروەردیگارەوە دەدرێتەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام غوفر له ما تقدم من ذنبه. ئەمە وەرگرتنی کارتی سەرکەوتنە، وەرگرتنی ڤیزەی چوونە بەهەشتە کە لەسەری نوویسراوە غوفر له ما تقدم من ذنبه. لەسەر کارتی هەر موسڵمانێک ئەمە نوویسراوە کە خوای پەروەردیگار بەهۆی ئەم مانگی ڕەمەزانە، بەهۆی بەڕۆژووبوون، بەهۆی کردنی شەو و نوێژ، بەهۆی خۆپاراستنت لە حەرام و لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردیگار، خوای ڕەب العالەمین ئەمڕۆ فریشتەکانی خۆی دەنێرێتە سەر زەوی و لە دەرگای مزگەوتەکانە کارتی چوونە بەهەشت دابەش دەکەن بۆ ئەوانەی لە پێناوی خوای پەروەردیگار بەڕۆژوو بوونە. خۆشەویستانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری خوا مژدەی داوە. پێغەمبەری خوا دەفەرمێ من فەڕەج عن مسلم كربة من كرب الدنيا فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة. متفق عليه. پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر کەسێک لە دنیا دڵی هەژارێک، دڵی نەدارێک، دڵی پەککەوتێک، دڵی نەبوویەک خۆش بکە، خوای ڕەب العالەمین، خوای پەروەردیگار لە ڕۆژێکی سەخت، لە ڕۆژێکی دژوار، ڕۆژی قیامەتە
ئێش و ئازاری قیامەت و ڕۆژی قیامەتت لەسەر سووک دەکا. یعنی هەر کەسێکە ئەلەم ڕەمەزانەیە ئەلەم دنیاەیە هاوکاری هەژارێکی کردبێ، هاوکاری نەدارێکی کردبێ، خوای پەروەردیگار هەر کەسێک لە دنیا ناڕەحەتیەک ئێش و ئازارێکی لەسەر برای موسڵمان لەسەر جیرانەکەی خۆی لادابێ، خوای پەروەردیگار ڕۆژی قیامەتە کە ڕۆژێکی سەخت و دژوارە کە کەسمان بەهانای کەس نایەن غەیری عەمەل و کار و کردەوەکانمان نەبێ. پێغەمبەری خوا دەفەرمێ لەو کاتە ناخۆشە، لەو کاتە سەخت و دژوارەیە خوای پەروەردیگار کە تۆ لە دنیا هاوکاری کەسێکت کردووە، ناڕەحەتیەکت لەسەر ملەتی خۆت لاداوە، خوای پەروەردیگار ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت لەسەرت لادەدا و لەسەرت سووک دەکا. دەی بەرپرسانی وڵات، ئەمە پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام مژدەی ئەوەتان پێدەدا کە ناڕەحەتی لەسەر ملەتی خۆتان لادەدەن، خوای پەروەردیگار ڕۆژی قیامەتە ناڕەحەتیتان لەسەر لادەدا. با جێژنانەی ئەمڕۆمان لە کوردستان نەبێتە جێژنانەی فەیسبووک و سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان. لە مینبەری پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام داوا لە بەرپرسانی وڵات دەکەین ئەوەی هەست بە بەرپرساریەتی دەکا لەم وڵاتەیە ملەتی ئێمە خۆشی نەدیتیە لەم ژیانەیە، ملەتی ئێمە بە ناڕەحەتیە تێدەپەڕی، ملەتی ئێمە بە نەبوونیا تێدەپەڕی، ملەتی ئێمە بە هەژاریا تێدەپەڕی، ملەتی ئێمە بە دەستکورتیا تێدەپەڕی، ملەتی ئێمە ژیانێکی ناخۆشی هەیە. داوا دەکەین ئەم جێژنە نەبێتە جێژنەی سەروەرەقە و پیرۆزبایی ناردن بۆ ئەم و ئەو، بەڵکو ببێتە جێژنەی برایەتی، جێژنەی تەبایی، جێژنەی یەکتر قبولکردن، جێژنەی خۆشەویستی، جێژنەی ئاشبوونەوە، جێژنەی بوون بەبرا، جێژنەی هاوکاریکردنی یەکتر، جێژنەی بەهاناوە هاتنی پێشمەرگەکان، جێژنەی بەهاناوە هاتنی خانەوادەی شەهیدەکان. با ئەمانە ببێتە عەمەل، ببێتە کار و کردەوە، نەک ئەم سەرکردە بروسکەی پیرۆزبایی بۆ ئەم سەرکردە بنێری، نەک ئەم سەرکردە بروسکەی پیرۆزبایی بۆ ئەندام و کادیرەکانی خۆی بنێری. حیزبایەتی وەلانێن لەم ڕۆژە، چونکە ئەم ڕۆژە هەموو کەسێکی موسڵمان پێی دڵخۆشە. ئێمە پیرۆزبایی سەرکردەکانمان ناوێ، دەمانەوێت لەم ڕۆژە پیرۆزە لەسەر بەڵێنی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام وعد و بەڵێن بە یەکتری بدەن کەوا دەست بە گفتوگۆ بکەن، دڵی ئەم ملەتە هەژارەیە خۆش بکەن. ئەمە نزیکەی 6-7 مانگە ملەتی ئێمە معاشی وەرنەگرتووە، ملەتی ئێمە معانایەتێکی سەخت و دژواری هەیە. وەڵاهی سەدان عائیلە هەیە نانی جێژنەی نییە بخوات، وەڵاهی پارەی 2 کیلۆ گۆشتی نییە بخوات. چ جای ئەوەی بریندارەکانمان لەسەر جێگا کەوتونە کەسێک نییە ئاوڕێکیان لێ بداتەوە. ئەی بەرپرسان، ئەگەر باوەڕیشتان بە پێغەمبەر و بە ئیسلام و بەخوا نییە، با باوەڕیتان بە کوردایەتی هەبی کە باوکو و باپیرانی ئێمە چیان بۆ ئەم ملەتە کردووە، چەند خوێنیان ڕێشتووە، بە ئەم جۆگە لە خوێنە بە هەدەر نەچێت. لەم ڕۆژەیە دەست لە ناو دەست وەکو برا، وەکو ئەوەی هەمومان کوردین، هەمومان موسڵمانین، لەسەر یەک خاک دەژین، زوبانمان یەکە، نەتەوەمان یەکە. ئەم جیاوازیە، ئەم دووبەرەچیە، ئەم گرتنە، ئەم کوشتنە، ئەم ڕەفاندنە، ئەمانە هەمووی وەرن وەلانن گفتوگۆیەکی ئاشتیانە دەست پێ بکەن، وعد و بەڵێن بە ملەت بدەن. ملەت زۆر ناڕەحەتە، ملەت زۆر داغدارە بەڕاستی. داوا ئەکەین ئەوانەی خۆیان پێ بەرپرسە لە وڵاتەیە بەهانای بانگەوازی مامۆستایانی ئاینیوە بێن، بەهانای بانگەوازی پێغەمبەری خواوە بێن عەلەیهی سەڵات وەسەلام. چونکە پێغەمبەری نازدارمان دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام أفضل العبادة بعد الفرائض إدخال السرور على المسلم.
گەورەترین خواپەرستی پاش ئەنجامدانی واجبەکان دڵی کەسێک خۆش بکەی، دڵی خانەوادەیەک خۆش بکەی، دڵی دایکی شەهیدێک خۆش بکەی، دڵی هەژارێک خۆش بکەی، هەژارێک نەجات دەی لە برسیەتی، هەژارێک نەجات دەی لە قات و قڕی، هەژارێک نەجات دەی لەو ترس و ئەمانەی کە تێیدایە. خوای پەروەردیگار دەفەرمێ ئەوە گەورەترین مژدەیە، ئەوە گەورەترین عیبادەتە، ئەوە گەورەترین سەرکەوتنە کە ئینسان بەرامبەر بە ملەتی خۆی، بەرامبەر بە خوای پەروەردیگار ئەنجامی بدات. خۆشەویستان و ئازیزانم، با ئەو عیبادەتەی کە لە ڕەمەزانە ئەنجاممان داوە، لە گرتنی ڕۆژوو، لە گرتنی شەو نوێژ، لە خوێندنی قورئان، لە خۆپاراستنمان لە حەرام و قەدەغەکراوەکانی خوای پەروەردیگار، با ئاگامان لێبیت لەم ڕۆژە جێژنەی پیرۆزە با عیبادەتەکانمان بەهەدەر نەدەین، با بەدەست بەتاڵی ئەمڕۆ مەلایکەتانی خوا نەگەڕێنەوە لای پەروەردیگار. ئاگات لێبیت خۆت بپارێزە لە شتێ حەرام، خۆت بپارێزە لەو شتەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەهی لێ کردووە کە ناشەرعیە. تۆ مسلمانی، تۆ هاتوویە ماڵی خوا، تۆ جێژنە پیرۆزە دەکەی، تۆ بە ڕۆژوو بووی، تۆ قورئانت خوێندووە، تۆ وعد و بەڵێنت بەخوادا کە لە ڕەمەزان عەبدی خوابی، لە پاش ڕەمەزان و لە ڕۆژی جێژنیشە لەسەر ئەو بەڵێنەتا بەردەوام بە. ئاگات لێبی بە ناوی ئەوەی کە دڵم پاکە تەوقە لەگەڵ خوشتی خێزانت نەکەی، لەگەڵ کچە پلکت نەکەی، لەگەڵ کچە خارت نەکەی، لەگەڵ خارۆژنت، لەگەڵ مامۆژنت. ئەمانە هەمووی حەرامە. زۆر زۆر ئاگادار بە. غەیری دایکت، غەیری خوشکت، غەیری کچت، غەیری پورەکانت، غەیری کچەزایەکانت نابێت تەوقە لەگەڵ هیچ کەسێکی دیا بکەی ئەگەر خۆت پێ مسلمانێکی ڕاستەقینە بێت. پێغەمبەری نازدار دەفەرمێ لئن يطعن في رأس أحدكم بمخيط من حديد خير له من أن يمس امرأة لا تحل له. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام والله کەسێک ئەگەر تەوقە لەگەڵ ئافرەتێکی نامەحرەم بکە ئەمەی زۆر زۆر باشترە کە ئاسنێک بینن بەسەریدا. ئەمەی بۆ باشترە لەوەی کە دەستی بە ئافرەتێکی نامەحرەم بکەوێ. چ جای ئەوەی لە باوەشی بگری، چ جار ئەوەی تەوقەیەکی گەرمی لەگەڵ بکەی بە ناوی ئەوەی کەوا دڵم پاکە. ئەمە لە ئیسلامە جێگای نابێتەوە. ئازیزان و برایانم، جێژن مانای چ؟ جێژن دەربڕینی خۆشی و شادی، جێژن بەسەرکردنەوەی یەکتر، جێژن بەسەرکردنەوەی خزم و دۆستان، جێژن جێبەجێکردنی سیلەی ڕەحم، جێژن سەردانیکردنی دایکی شەهیدان، جێژن سەردانیکردنی پەککەوتان، بێنەوایان، نەخۆشان. ئەمە جێژنە ئازیزەکەی من. بەگوێی ئەوانە مەکە کە دژایەتی ئاینی تۆ دەکەن، کە دژایەتی ڕێبازی پێغەمبەرەکەت دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. پێت دەفەرمون بەڕاستی جێژنەیەکی سار بوو، تۆ گەرمیکە، تۆ مسلمانی. پێغەمبەر نافەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێکا سەردانی نەخۆشێک بکە ئەگەر بەیانی بی 7,000 مەلایکەت دوعای خێری بۆ دەکات تا دەبێتە ئێوارە. تۆ جێژنەکە گەرم کە تۆ مسلمانی دەچی سەردانی هەندێک کەس دەکەی سعات 10 و 11 لە خەو هەڵنەستاوە دەڵێ جێژنی چ؟ جێژنی من نییە، جێژنی گەندەڵکارانە. بۆ تۆ مسلمانی، بۆ تۆ زوو لە خەو هەڵناستی. جێژنانە لە جیرانەکانت، لە باوکت، لە دایکت، لە خوشکت، لە خێزانت، لە کەس و کارتان بکەی. بۆ ئەمە ناکەی. خەڵکانێک ئازیزانم دەیانەوێ جێژنە ئاینیەکانی ئێمە بەڕاستی سوکایەتیەکی بێخنێ، بەڕاستی دەیانەوێ سارداییەکی بێخنێ. ئێوەی مسلمان گەرم و گوڕتریکەن، ئێوەی مسلمان دەست هەڵمەگرن لە سەردانیکردن، لە بەسەرکردنەوەی خزم و دۆستان. چونکە خوای پەروەردیگار دەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێک دروشمەکانی خوا بەرز بکاتەوە ئەمە لە تەقوا و ئیمانە، ئەمە لەو پەڕی ئیسلامەتیە، ئەمە لەو پەڕی ئەدەبە بەرامبەر بەخوای پەروەردیگار. ئاگات لێبی گاڵتە و گەپ بە جێژن مەکە. ئەمە جێژنی ئێمەیە. ئێمە وەکو مسلمان دوو جێژنمان هەیە. جێژنی ڕەمەزان کە ئەمڕۆیە لەگەڵ جێژنی قوربان.
ئەمە بۆ تو زۆر زۆر گرینگە ئازیز و خۆشەویستم مەکە بە حیزبایەتی ئەمە جیرانی منە بەڵام لە حیزبی منە سەردانی ناکەم واللهی قەسەم بە ڕەب العالەمین گونەحبار دەبی چ جوابی ڕەب العالەمین دەدەیتەوە ڕۆژی قیامەت دەگوێ بگرە بۆ پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام دەفەرمێ ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يتفرقا رواه أبو داود والترمذي پێغەمبەری نازدار لەم فەرموودە شیرینە پێمان دەفەرمێ دوو مسلمان نەشی ناسی با خزمت نەبی با لە حیزبی تۆ نەبی مادام مسلمانە هاتۆتە ماڵی پێغەمبەر ماڵی خوا دەفەرمێت تەوقە لەگەڵ یەکتر بکەن پێشەوەی دەستەکانیان لە یەک دوور بخەنەوە دەستەکانیان لە یەک بینە دەرەوە پێغەمبەری خوا دەفەرمێ غوفیرە لەهوما الله ئەکبەر بە یەک تەوقە خوا لە گوناحەکانت خۆش دەبی ئەمە مژجینی ئەم پێغەمبەرێ بۆ ئەم خەڵکەیە بۆ ئەم مسلمانانە ئازیزەکەی من قسەی پێغەمبەری خوا جێبەجێ بکە عليه سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی تر پێغەمبەر دەفەرمێ بلوا ئەرحامەکم وەلەو بسەلامین خزمایەتی تەرکەوە بە سەردانێک سەردانی کەسێک دەکەی چەند دڵی پێخۆش دەبی چەندە حەز دەکا یەتیمێکە باوکی نەماوە باوکی شەهید بووە کوژراوە باوکی لە دەستداوە دەستی بەسەر سەری دابینی ئەمە ئیسلامەتی ڕاستەقینەیە جیرانەکەت لە خزم و دۆستانت لە ناسیاوانت دەست پێ بکە خۆت سارد مەکە خۆت تەمبەڵ و تەوەزەل مەکە هەر لە ناو جێگا بخەوی هەر گۆرانی ئاخیر ناشەرعی گوێ بدەی و لێ بدەی وەرە ئەمڕۆ دەست لە ناو دەستی پێغەمبەرنێ عليه سەڵات وەسەلام بڵێ یا ڕەسوول الله لە پێناوی تو سەردانی جیرانەکان دەکەم لە پێناوی ئەڵڵاه سەردانی خزم و دۆستانم دەکەم خوای پەروەردیگار لێت دەپاڕێینەوە ڕۆژوی هەموو لایەکمانت لێ قبول کردبێ خوای پەروەردیگار داواکارین خوای پەروەردیگار ڕۆژوەکانمانی لێ قبول کردبین عیبادەتی ئەمانگەی لێوەرگربین تەراویحەکانی لێ قبول کردبین ئەی خوای پەروەردیگار لێت دەپاڕێینەوە بۆ گەورەی ناوەکانت بۆ ئیسمی ئەعزەمت ملەتی کوردی مسلمان لەم ڕۆژەیە بکەی بەبرا تەبایی برایەتیمان لە نێوانە زیادکەی کردبێت بە جێژنی برایەتی و جێژنی یەکتر قبولکردن و جێژنی خۆشەویستی آمین آمین والحمد لله في الآخرة حسنة وقنا عذاب النار إنك أنت السميع علينا إنك أنت التواب آمين والحمد لله الله أكبر الله أكبر ما تهللت وجوه الصائمين الله أكبر ما أسرعوا إلى طاعة الله تعالى الله أكبر ما تعاونوا على البر والتقوى أولا بتقوى الله وإطاعته أيها المسلمون أشبه وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السليما اللهم صل على سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات والأحياء منهم والأموات يوم العظيم ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا دينا إلا أديم لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب إنه هو الغفور الرحيم براني برز عزيز تكايا كسنتي تدروا همومان ليرة بيك